ئینستیتوتی پەی بە هاوکاری سندوقی نیشتیمانی بۆ دیموکراسی 12مین راپۆرتی چاودێری لەسەر خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بڵاو کردەوە و لە راپۆرتەکەدا ڕەخنە لە پەسەندنەکردنی یاسای چاکسازی خانەنشینی و درێژکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر دەگرێت کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە توندی دژایەتی و ناڕەزایەتی خۆی لە دژی درێژکردنەوەکە نیشاندا. کۆمەڵێک یاسا هەبوو دەبووایە پەسەندی بکە وەکو یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی کە نەی کرد لەگەڵەوەی کە پەسەندیشی کرد جێڕایەنەوە بە هەمواری چەند فەقەرەیەک نەیان کرد و ئەوە یاسایکی گرنگ بوو بۆ کوردستان و چەند یاسایەکیان پەسەند و نەفاس پێەیە کە یاسای عێراقی بوون کە ئەمانە ڕخنیان لەسەر بوو لەو یاسانی کەمە ڕخنەمان لەسەری هەیە لەم خولە درێژەدانە بە یاسای کە تیرۆر درێژەدان بە کارکردن بە تیرۆر کە یاسایکی خراپە لەگەڵ ئەوەشا یاسایکی کەشیان هێناوە کە ئەویش هەر بۆ مافی مرۆڤ و ممارەسەی میدیا و چالاکوان و خەڵک گرفتی هەیە ئەویش بازرگانیکردن بە مرۆڤە پێمان وایە ئەو پرۆژەی کە خزمەت بە خەڵکەکە کە پرۆژەیەکی گرنگ بوو بۆیە پەسەند نەکرا لە پەرلەمان چکە حکوومەتی هەرێمی کوردستان موافقەتی نەکرد بوو چکە پەرلەمانتاران پێیان وا بوو ئەرکی ئەوان نییە دەستکاری دەرماڵەکان بکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەویست پاشەکەوتی موچە کە ئێستا ماوە لە ڕێی ئەو یاسایەوە درێژە پێ بدا لە کوردستان بیکا بە واقعێک و موچە کەم بکاتەوە پەرلەمان نەچۆژێرە ئەو بارە چالاکوانێکی مەدەنیش ئاماژە بۆ ئەوە دەکات ئەو یاسایانەی لە خولی چوارەم پەسەند کران یاخود هەموار کراونەتەوە سەرجەمیان ناڕزایەتی هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە ئەمەش سەلمێنەری ئەوە بووە کەوا سەرجەم یاساکان لە کەشوهەوایەکی گرژی سیاسیەوە دەرکراون و بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرچاو نەگیراوە. خولی چوارەمی پەرلەمان هەموو ئەو یاسانی کە لە خولەکە دەرکران لە ژێر کەشوهەوایەکی گرژی سیاسی وە لەبەرەوە دەبینین زۆربەی یاساکان ئەوانەی کە دەرکراون ناڕزایی لێ ینی لە نتیجەی دەرکردنی یاساکان ناڕزایی دروست بەوە ئەوانش کە پەخراون بە هەمان شێوە ناڕزایی دروستە بە دڵنیاییەوە یەکێک لە کارە خراپەکانی خولی چوارەمی پەرلەمان پەسەندکردنی یاخود درێژکردنەوەی ماوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بوو کە ئەوەی کارەساتەکەی گەورەتر کرد و جارە بۆ ئەبەد درێژی کردەوە کە ئەمە هەڕەشەیەک جار گەورەی لەسەر ئازادی ڕادەربڕینی و هەروە مافەکانی مرۆڤ و خاڵێکی تر یاسای چاکسازی لە خانەنشینی پلە باڵەکان وەرەوە موچە ئیمتیازاتەکان کە بەداخەوە کە پەرلەمانی کوردستان سەرکەوتوو نەبوو لەوەی کە یاساکە تێپەڕێنێت بۆیە بیوادارین ئەو خولا هەم پرسی دەستوری ژەگلا بکاتەوە کە تاوەکو ئێستا ماوەی چەندین ساڵە پەخراوە. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەهۆی یاسای سەرۆکایەتی 2 ساڵ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە داخرا و دواتریش کە کارا کرایەوە نەیتوانی یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵەکان تێبپەڕێنێت و بە کراوەی بۆ خولی پێنجەمی جێهێشت با بڕوای بەشێک لە چاودێرانیش حکوومەتی هەرێم و جووت حیزبی دەسەڵات ڕێگر بوون لە پەسەندکردنی ئەم یاسایە چونکە موچە بندیوارەکانی کۆتایی پێدەهێنا و دادگەری لە نێوان موچەی پلە باڵاکان و فەرمانبەرانی ئاسایی دەهێنایە دی. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.